بەناوی خوای گەورە سەڵاتان لێبێ بینەرە عەزیز و خۆشەویستەکان، من زانا ڕەسوڵم بەرنامەی دیوی دووەمتان پێشکەش دەکەم. خۆشەویستانم لەم بەرنامەیەدا لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێم لەگەڵ هەرێک لە بەڕێزان سێوە خدر ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێز بێستون سورچی پارێزەر لە شاری هەولێر قسە و دیالۆگی زیاتر دەکەین. سەرەتا لە میوانەکەم لە شاری سلێمانی سێوەخان زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێزیشتی بۆ بینەرە بەڕێزەکان. زۆر سپاس. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام یاخود بڵێن کارکتەرە سیاسیەکانینەوە هەردوو پارتی دەسەڵات بەردەوام بە دوای دەرچێکدا دەگەڕێن بۆ ئالۆزکردنی پرۆسە سیاسیەکان، بۆ دواخستنی هەڵبژاردنەکان، بە نمونە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، هەڵبژاردننی پارلەمانی کوردستان و تەواوی ئەو پرۆسانەی کە بە هەڵبژاردن یەکلایی دەبنەوە و هەست دەکەن کە لە بەرژەوەندیان نیە. ئەمە چی دەگەێنێت؟ دواخستنی ئەم هەڵبژاردنانە چ زیانێک لە پرۆسەی سیاسی و ئیداری و حکومڕانی هەرێمی کوردستان دەدات؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر بێت و پۆلێنی بکەین لە ساڵی 91ەوە تاکو ئێستا دەبینین چەند خولێکی کەم 4 خولی هەڵبژاردن کراوە، واتە لە 91ەوە ئێمە تا 2005 خولی هەڵبژاردنمان کردووە. ئەمەش بە پرەنسیپی ئەوەی کە هەردوو هێزی دەسەڵاتدار کە ئەزانن لەو ساڵانەیە باڵانسەکەیان لە بەرزی بووە، کێرفی جەماوەرێکی تا ڕادەیە بەرز و باشیان هەبووە، بەرژەوەندی و مەساڵحەکانیان لەوەیە بووە تا ڕادەیەک توانیوانە ئەم هاوسەنجیە لە نێوان هەردوو هێزی دەسەڵاتدارە ڕابگرن. بەڵام بە مروری زەمان بە تێپەڕبوونی کاتەکان هەستەکەی ئەم دوو هێزە بەرەبەرە باڵانسی جەماوەریان، کێرفی جەماوەریان بەرەو دابەزاندنە چێت کە ئەمەش خۆی لە خۆیدا ترسێکی گەورەی لای هەردوو هێزی دەسەڵاتدار دروست کردووە بە کەمبوونەوەی ژمارەی کورسیەکانیان، بە کەمبوونەوەی ڕێژەی دەنگدەر و هاوڵاتیان لە ناویانە بە سیفەتی ئەوەی ئەگەر ئێمە لە ماوەی 27 ساڵی حکومڕانیە پۆلێن یاخودێکی بینەوە دەبینین ئەم دوو هێزە یعنی لە حاڵەتی بەژمەینەتی و داڕمانێکی خراپ لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی تەونی کۆمەڵایەتی کە ئێستا بۆتە هۆی لێکترازانی خێزانەکان، ئەم دوو هێزە نەیانتوانی ژیانێکی شایستە فەراهەم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەن. بە سفەتی ئەوەی ئێمە ئەگەر حسابی بکەین لە ماوەی ئەم 4 ساڵانی پێشوە ئێمە بەهێزترین میلەتین یاخود دەتوانین بڵین دەوڵەتێکین لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کشتوکاڵیەوە، لە ڕووی ئاژەڵداریەوە، لە ڕووی کۆمەڵێ سامانی ترەوانێ کە ئەمانە سامانی مرۆیی ترەوانێ ئەمانە نەیانتوانی عەقڵێتێکی حکومڕانی تەندروست دروست بکەن بۆ ئەوی بتوانن هاوڵاتیان بە فەراهەمی لەم هەرێمەیە بژی. ئەوەیە کە تا ئێستا ئەم دوو هێزە ئەگەر حساب بکەی سیرکەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردن دوایە خەنیتر بەپێی کاتەکەی. ئێمە ئێستا دەبینین لە ساڵی 2015ەوە لە هەڵبژاردننی و لە فەراغێکی گەورەی سەرۆکایەتی هەرێما بوو. ئەو بوو بینیمان لە 4 ساڵی ڕابردوو خۆتان و کۆمەڵانی خەڵکەزانێ لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم چ کێشەیەک چ ململانەیەکی سیاسی لە نێوان قەوارە سیاسیەکان لەلایەنە سیاسیەکان یعنی گەیشتە ترۆپک تەنها لەبەر خاتی کورسی یەک کەس تاکە کورسیە کە کورسی سەرۆکی هەرێم بوو بۆ سیفەتی ئەوەی کە ئەگەر ئەم نەبێ دیتر دنیا وێرانە بێ و کاو لەبێ ئەمە بینیمان ئەمەمان تێپەڕان. لە پار ساڵەوە لە حوتی 11ەوە خولی پەرلەمان کۆتایی هاتووە کە بە پەرلەمان بەرزترین دامەزراوەی شەرعی بڕیاردانە لە هەرێمی کوردستانە، یعنی بەڕاستی جەوهەری حکومڕانی لە هەر وڵاتێکا پەرلەمانەکەیەتی. ئێمە وێڕای ئەوەی کە 2 ساڵیان پەک خست بەو شێوە کودەتایی کە بەسەریانە کرد لە حوتی 11شەوە ماوەکەی کۆتایی هاتووە. پەرلەمان کاربەڕێکەرە، کۆمەڵی فەراخەیە، کۆمەڵی یاسا هەیە کە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە. لەگەڵەوەشە ئەوان درێژیان ماوەکەیان بۆ 8 مانگی تر درێژ کردێتەوە بۆ سینۆ. بینە سەر باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە من خۆم 4 ساڵە لە ئەنجومەنم ماوەکەمان کۆتایی هاتۆ ئێمەش بەپی ئەو یاسایی کە لە بەردەستی بەڕێزمایە لە حاڵەتی کە ئێمە بەپی یاسای ژمارە 3 ساڵی 2009 مادەی 31 لە حاڵەتی ئەستەمبوونی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکاندا ئەنجومەنەکان لە بەڕێوەبردننی کاروباری خۆیان بەردەوامە بن تا ماوەیەک لە 90 ڕۆژ زیاتر نەبێ لە ڕۆژی کۆتایی هاتنی خولەکەوە. یعنی سەیری کە ئەم هەموو دامەزراوە ڕئیسیە هەر هەمووی بەسەر چۆ مودەکان بەسەر چۆ، بەڵام تا ئێستا حکومەت زۆر خەمساردا لە بەڕێوەچوون و لە دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکان لە کات و ساتی دیاریکراوی خۆیدا. باشە خاتون دواتر لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان قسە و باسی وەرتر دێتە پێشەوە گفتوگۆی دەکەین.
مەبەستم ئەوەیە پرسیارێک بکەم کە حکوومەت یاخود پارتەکانی دەسەڵات تاکەی دەتوانن بە پەکخستنی دامەزراوە یاسایەکان بە درێژکردنەوەی کورسیەکانیان بە دواخستنی ماوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە تەوقی ئەو مۆتەکەیە دەرچن کە قەبارەی هێزەکانیان بچووک دەکاتەوە. دڵنیا بە درەنیازوو ئەمە ناتوانن هەر بەردەوام بن بەم شێوەیە چونکە یعنی ئیفلیزبوونی دامەزراوەکان بە سیستماتکردنی دامەزراوەکان بەڕاستی ئەمانە ناومێدیکی زۆری دروست کردووە حکومڕانیشی سەقەت و لەبار کردووە یعنی تۆ دەتوانی بە پرۆسی هەڵبژاردن ئەزمونێکی تازەتر نوێگەرتر ئەکتیفتر لە دامەزراوەکان لە حکومڕانیە لە جێبەجێکردنی بەرنامە چاکسازیەکانە لە دابینکردنی ژیانی شایستە بۆ هاوڵاتیان کۆمەڵی پرۆژە و بەرنامەی گرنگ لە ڕێی هەڵبژاردنەوە لەو ڕێگایە بتوانی بۆ خەڵکی دەسەبەرکەی بەڵام دڵنیا بە ئەمەش هەرچەندێک درەنیان زوو پێم وایە زۆر ناخایەنێ دەبێ ئیلان حکوومەتی هەرێم کە لە ئێستاە سەرۆکی حکوومەت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیشی بەسەر دابشکراوە دەبێ ئیلان وادەی هەڵبژاردنەکانی لە کاتێکی دیاریکراوە بۆ ئەنجام بدات ئەگەر نێکا بە پێچەوانەوە پێم وایە لێکەوتەی خراپێ بێ کارەساتی خراپترە ئەقەومێ لە هەرێمی کوردستانە بەڵام من ئومێد دەکەم یعنی ئەمەش تا سەر بەردەوام نابێت چونکە هەموو ڕێگاکانیان بەکارێنە هەموو ڕێگاکانیان لە دژی دیموکراسی پرۆسی دیموکراسی بەکارێنانیان ئێستا دوا ڕێگا دواخستنی پرۆسی هەڵبژاردنە بەڵام دڵنیا بن ئەمەش تا سەر نابێت ئێمە دەبینین کە لە تورکیا چ کارەساتێک ڕۆیا بەڵام بەردەوام هەڵبژاردنەکانەکرێ دەبینین کە لە عێراقا لە ماوەی 4 ساڵە ئێمە کە سەر بە دەوڵەتی عێراقین کۆ ئەم هەموو کێشەیە هەبوو کێشەی ناوخۆیان شەڕی داعش بەڵام لە هەڵبژاردنەکانە دوانەکەوت بەداخەوە هەرێمی کوردستان ئەگەر ئومێدێ لە ساڵانی پێشوە هەبوو بێ وتە بێتیان عێراق با چاو لە هەرێمی کوردستان بکە بەڵام ئێستا دەبێ ئێمە بۆچی بڵێن ئەبێ ئێمە چاو لە عێراق وڵاتانی دەوروبەر بکەین بەڵام دڵنیا بن دەبێ بە فشاری هەموو لایەک بە هەموو لایەنە سیاسیەکان ئەحزابەکان دەبێ فشارێکی زۆر بکەن بۆ ئەوی پرۆسی دیموکراسی و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بەڕێوە بچێت. زۆر باشە دەچمە لای میوانەکەم لە شاری هەولێر ئەگەر ئامادە بێت بەڕێز بێستون سوورچی پارێزەر لە شاری هەولێر و لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم ئەگەر گوێبیستی دەنگی من بی دەمەوێت کە پرسیارەکە داڕاستە بکەم. زۆر سپاس ژێم لە دەنگتە سڵاوم هەیە بۆ جەناب و میوانە بەڕێزەکت و بینەرانی بەڕێز. بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک بێستون خۆتان دەزانن وەک پارێزەرێک لە هەرێمی کوردستان کە لەم خولی ئێستادا یاخود لە خولەکانی پێشووی حکومڕانی هەرێمی کوردستان لە دامەزراوە یاسایی و شەرعیەکاندا هەڵبژاردنەکان دواخراوە یاخود هەرێمی کوردستان کەوتووەتە بۆشایی یاساییەوە ئەگەر ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم وەکو شارەزایەکی بواری یاسا مەبەست لە بۆشایی یاسایی چێ لە هەرێمی کوردستان و لە ماوەکانی ڕابردوودا کە چەندین جار هەرێمی کوردستان کەوتووەتە ناو بۆشایی یاساییەوە لێکەوتە خراپەکانی کامانە بوون. بەناوی خۆی گەورە دیارە بنەمای بەڕێوەبردننی هەر وڵاتێک بە شێوەیەکی دیموکراسیانە لەلایەن خەڵکەوە پێویستی بە بەر لە هەر شتێک پێویستی بە یاسایە شتۆکمە هەیە لە ناو یاساشدا پێویستی بە دەستورێکی نووسراوی گشتگیر هەیە کە ئەم وڵاتە لەسەری بڕوە و دەسەڵاتەکان و مافەکان دابش بکرێ بۆ ئەوەی هەریەک لە دەسەڵاتەکان سنووری دەسەڵاتی خۆی بزانێ و بزانێت تا کوێ حکم دەکا و ماوەی کارکردنی چەندە. بەدڵنیایەوە لە ئەزمموی حکومڕانی کوردستان هەر لە سەرەتایەوە بەداخەوە تاکو ئێستا بەردەوام هەموو خوڵەکانی هەڵبژاردن هەموو دەستگا دەستوریەکان هەموو ئەساساتی دەستوری لە کوردستان بەردەوام لە کۆتاییەکەیدا کەوتۆتە فەراغی دەستوری ئەمەش بەدڵنیایەوە دەگرێتەوە بۆ ئەو بارە نایاسایی و نائاسایی کە لە کوردستان تێپەڕوە و دروست کراوە لەلایەن ئەحزابی دەسەڵاتدار هەروەها بە خاڵی سەرەکیش کە من دەیبینم ئەوەیە بوونی دەستور کە دەستور نییە بە دڵنیاییەوە ناسەقامگیری دروست دەی بە تایبەتی لەلایەنی یاساییەکەی چونکە دەستور ئێمە دەزانین کە لەلایەن پەرلەمانەوە دەنووسرێتەوە و خەڵک دەنجی بۆ دەدا و سەقامگیر دەبێ وەکو یاسانیە بە ئاسانی بتوانی دەستکاری بکە و هەر کاتێک حزبێک پێویستی کرد کەسێک پۆستێک پێ بدات ڕاستەوخۆ بچیت دەستور یاساکەی بۆ تعدیل بکە. دەستور هەم پرۆسەی نووسینەوەکەی قڕسترە هەم پرۆسەی تعدیلکردنەکەی قڕسترە جاکە کاتێک دەستورێکی نووسراوی تەواو لەبەردەستدانە یاساکان زۆر بە ئاسان و نەرمتر مامەڵیان لەگەڵ دەکرێت بۆیە دەبینین هەر کاتێک کە موسسەیەک کاتەکەی تەواو دەبێت زۆر بە ئاسانی دێم بەرجێکی
یاسایی لەبەر دەکەن دێن 6 مانجی بۆ درێژ دەکەنەوە ساڵێکی بۆ درێژ دەکەنەوە طبعاً لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەمە بە هیچ شێوەیەک یاسایی نییە کە تۆ ئەنجومەنێک پەرلەمانێک هەڵت بژاردۆ بۆ 4 ساڵ تۆ لە لای خۆتەوە بێ 6 مانگ تەمەنی خۆ درێژ بکەیەوە بەڵام کێشەی هەرە گەورە لە کوردستان ئەوەیە کە کاتێک مؤسسەسێکی دەستوری دەکەوێتە فەراغ یاساییەوە ئەم خودی ئەو تەنانەت یاساکانیش کە دەستورمانە تەنانەت یاساکانیش ئەم فەراغیان عیلاج نەکردووە نانوتووە کە ئاتێک کە پەرلەمان ماوەکی کۆتایی دێ کاتێک کە سەرۆکاتی هەرێم ماوەکەی کۆتایی دێ ئاچی دەکرێت تەنها لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2009 ئیشارەیەک پێ کردو ئەویش لە فەقەرەیەک دەڵێ تاوەکو 90 ڕۆژ دەتوانیم درێژە بە کارەکانی خۆی بدات ئەمەش عیلاج نییە بەڵکو پێویست دەکە ئەم مؤسسەیە لە خودی خۆیدا پەچی بکەوێت و دەسەڵاتەکانی بگوازرێتەوە بۆ مؤسسەیەکی تر بۆی ئەگەر وا بووایە یاسا عیلاجی ئەوەشی بکرد بە بە دڵنیاییەوە دەسەڵاتدارانیش ئەوەندە پەنایان بۆ دێشکردنەوەی ماوە یاساییەکان نەدەبرد و فەراغی یاساییان دروست زۆر باشە بەڵێ کاک بێستون ئاماژەت بە نەبوونی دەستور کرد هەر وڵاتێک یاخود هەر هەرێمێک لە حاڵەتی نەبوونی دەستوری فەرمی نووسراوی خۆیدا پاسایی بەدەستەوەیە کە خەرقی یاسا بکە کە ماوەی دەسەڵاتەکانی هەرێک لە سەرۆکاتی هەرێم بێت سەرۆکاتی وڵات بێت کۆمار بێ مەبەستم یاخود سەرۆکاتی پارلەمان بێ یا ئەنجومەنی پارێزگاکان بێ درێژ بکاتەوە یاخود سڕ بکە یاخود لە کار بخات ئەم دەسەڵاتانەی هەیە ئەمە بیانەوە بۆ ئەوەی کە خەڵکانێک بەردەوام باسی یاسا سەروەری دەکەن بەڵام لەولاوە بە بیانووی نەبوونی دەستورەوە بەردەوام یاسا پێشێل بکەن بەدڵنیاەوە پاساو نییە بەڵام ئێمە دەڵێن هەبوونی دەستور وەکو بنەمایەک وەکو چوارچێوەیەکی دیاریکراوە کە پرۆسەی سیاسی و یاسایی تێدا مەلە دەکات هەر کاتێک دەستورت هەبوو سەقامگیریەکی تەواو لە بەدڵنیایەوە زۆر وڵاتیە دەستوری شێ ئەمە لەگەڵەوەدان کە دەستوری شێ جێبەجێ ناکرێت بەڵام تۆ کە دەستورت هەبوو دەستور تعدیلکردنی دەستور هەموارکردنی دەستور ئاسانیە پرۆسەیەکە مادوون و کاتێک یەکجار زۆری دەوێت کێشەی ئەوەیە دەسەڵاتدارانی ئێمە بەردەوام بانگەشەی کۆمەڵێک بانگەشە بەرز دەکەنەوە کە ئەوان بە پێی یاسا مامەڵە دەکەن سیادەی قانون لە وڵاتەیە بەڵام دێن هەموو پرۆسە یاسایی و سیاسەکانی خۆیان هەموو پرۆسە نەئاسایەکانی خۆیان هەموو مؤسساتی دەستوری کە دەکەوێتە فەراغ دێن بە پرۆسەیەکی نائاسایی یاسایەکی ناشەرعی بۆ دەردەکەن تۆ کە فەراغ لە سەرۆکایەتی هەرێم دروست بوو یعنی بە ئەمە دەبی بە پێی یاسا مامەڵی لەگەڵ بکرێت بەڵام دەبینین کە مؤسسەیەکی بەرزترین مؤسسە لە ڕووی تەنفیزیەوە بەدڵنیایەوە دێ پشت بە قرارێکی مەجلیس شورا دەبەستێ بۆ ئەوەی 2 ساڵی تر تەمەنی خۆی درێژ بکاتەوە کە 2 ساڵەکەش تەواو دەبێت دەڵێت کە ئێمە شەڕمان لەبەردەستە و ئێمە کاتی شەڕە و ناتوانین دەستور دەربکەین ناتوانین هەڵبژاردن بکەین دێ 2 ساڵی تریش یعنی تۆ ئەگەر دیقەت بدەیت دەبینی مؤسسەیەک لەبەر خاتری کەسێک دامەزراوە بە کۆتایی هاتنی ژیانی سیاسی و کەسەش ڕێک ئەم مؤسسە دەستوریە گرینگە کۆتایی پێدێ بۆیە ئەگەر هاتوو دەستورەکەت هەبوو تا ڕادەیەک سنوورێک بۆ ئەمە دادەنێ چکە بەدڵنیاییەوە هەموو دەسەڵاتدارێک لە ڕووی سایکۆلۆژیەوە وایە کە ناوێت مقەیەدبی بە هیچ یاسایەک مقەیەد بێ بە هیچ قەیدێک کە دەسەڵاتەکانی سنووردار بکات بۆیە ئەم فەراغا لەو کاتە دروست دەبێت کە ئەو شەرعیەت بە خۆی دەڵێ بە پێی یاسا بە بێ بڕیاری فلان مؤسسە من بەردەوام لە کارەکانی خۆم شەرعیەتیش بە خۆی دەدات و درێژە بەکار چاڵات زۆر بەڕێز کاک بێسون دەگەرە وڵاتان بڵێ خاتون دەگەرە وڵای بەڕێستان پێشتر ویستت باسێک لە یاسای ئەنجومەنی پارێزگاکان بکەی لە وەڵامی پرسیاری پێشترمدا ئاماژەت بۆدا کە کاتی یاسایی ئەنجومەنی پارێزگا کۆتایی هاتووە مەبەست لە ئەنجام نەدانی پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان بە بڕوای بەڕێستان چیە کە زۆربەی کات دوا دەکەوێت بەڵێ وەکوتم ماوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان 4 ساڵ بوو ئێمە خۆتامولای گەزانن لە سینۆی 2014 بۆ سینۆی 2010 24/6 بە حکمیەوەی کە ئێمە یەکەم سوێندی یاساییمان لەو ئەنجومەنەیە خواردووە لە ئێستاە بەپێی ئەو یاسایە لە حاڵەتی ئەستەمبوونی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ئەوە بۆمان هەیە تەنها لە 90 ڕۆژ زیاتر کاربڕێکەر بین واتە لەو ماوەی کە خولەکە کۆتایی دێواتە دەکاتە 24 نۆی
ئەم ساڵ 2010 لەگەڵەوە هیچ پاڵپشتێکی کە یاسایی نییە کە ئێمە ئیتر بەردەوام بین لە کارەکانمانە بەڵە بەداخەوە ئەڵێم لەبەرەوەی وەکوتومە بەڕاستی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە باوەڕیان بە هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن نییە لەبەرەوەی جەماوەریان نەماوە شکستێکی گەوریان هێناوە ئەوەی کە دەبینین لە ڕووی ئابوووریەوە ئەو دۆخ و گوزەرانی هاوڵاتیانە کە لە سایی فرۆشتنی نەوتی هەرێمەوە چی لێهاو لە ڕووی جوگرافیاوە لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستانیان لە دەستداوە لە ڕووی عیلاقاتە دیبلۆماسیەکانەوە کە ئەمە دەتوانین کە بەهێزترین نقطەی بەقووەتە لە بەڕێوەبردن و هەماهەنگینە نێوان پەیوەندی وڵاتان و دراوسێتی ئەوەیە کە بینیمان هەردوو حیزبی دەسەڵات لەسەر بنەما شخصیەکانی خۆیانم عیلاقاتانیان کرد هەرێمیان بەم دۆخەگەیان لە کۆمەڵی ڕوویترەوە تەونی کۆمەڵایەتیان تێکداوە لە ڕووی کۆمەڵایەتەوە دۆخ و ژیانی خەڵک بەرەو باشتر جووە ئەمە وای لێ کردوون ئیتر ئەمان باوەڕیان بە هەڵبژاردن نەمێنێ یعنی ئەگەر بڵێ هەڵبژاردن دەکرێت دەزانن جەماوەریان نەماوە دەزانن دۆڕاون دەزانن فاشل بوون هیچیان بۆ خەڵک پێنەماوە هیچ دروشم و بەرنامەیەکیشیان نییە بۆ خەڵکی بڵێن لەبەرەوە دەترسن کە ئەگەر ئەم کورسیانە نێنن ئەم دەنگانە نێننەوانە ڕەنگە بارودۆخەکە بە جۆرێکی تر بێ هێزەکانی دەرەوەی ئەم دوو دەسەڵاتە هێزی تر بێت حکومڕانی بەڕێوە بەرێت ئەمانە بەرژەوەندی ئابوووریەکانیان بکەوێتە مەترسیەوانە هەر ئەمە شەکەوای لێ کردووە کە دەستبەرداری پۆست و دەسەڵاتەکانیان نەبن لەبەرەوەی کە ئەمانە بەڕاستی کۆمەڵێشتیان کردووە لە حکومڕانیە هەمووی بە یاسایی کراوەکۆ و کاکێش باسی کرد ئەمانە کۆمەڵێشتیان کردووە کە هەمووی بە یاسایی گەندەڵی فەسادی کۆمەڵێشتیان کردووە نایانەوێت ئەمانەشیان کەشف بێ بۆیە دایانەوێت ئیدامە بە مۆزعەبن بەڵام تاچو ئەڕوا نازانن بەڵام پێم وایە منیش هاوڕام لەگەڵ کاکەی بەڕێزە ئەگەر دەستوورێکە بێ تا ڕادەیەک ئەمانە سنوورێکیان بۆ دانرێت پێم وایە ئەگەر لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانە بە پێوەی کە دوێنێ لە پەرلەمانە ئەو یاسای هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هەڵپەسێراوە بتوانن لە دانیشتنی یەکەما دەستورێکی باش دابنێن تا ڕادەیەک ئەمە بە میزاجی شەخص نییە هەڵبژاردن ئەگەر لە مەسلحەتم بوو دەیکەم ئەگەر نەبوو نایکەم ئەمانەیە کەوای لێکردوون ئەمانە هیچیان پێ نەماوە بە خەڵکی بڵێن و بۆ خەڵکی بکەن بۆیە باوەڕیان بە زۆر باشە خاتم لە ماوەی ئەم خولەی ئێستای ئەنجومەنی پارێزگاکاندا بابەتێک ماوەیەک شەقامی کوردی بەخۆیەوە مەشغوڵ کردووە تا ڕادەیەک بۆ هۆی دڵخۆشی هاوڵاتیان کە بریتی بوو لە پێدانی دەسەڵاتی لا مەرکەزی بە ئەنجومەنی پارێزگاکان بەڵام بینیمان کە ئەنجومەنی وەزیران واتە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە وا بڕیار بوو کە دەسەڵاتەکان بە ئەنجومەنی پارێزگاکان بدرێت بەڵام دوجار ئەم بڕیارە جێبەجێ نەکرا حکوومەت بۆچی لە مەرکەزیەتی ئەنجومەنی پارێزگاکان دەترسێ بەڵێ بەداخەوە ڕاستەکەی لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵی زۆر درا لە ڕێی کۆمەڵێ لایەن ئەمە هەمووی لەسەر کۆمەڵێ دیبیت کۆمەڵێ شت کە بۆ ئەوەی دەسەڵاتی لا مەرکەزی شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان پێم وایە باوەڕتان بێ ئەگەر دەسەڵاتی لا مەرکەزی شۆڕ بکرێتەوە باشترین خزمەت بە هاوڵاتیانەکرێت چونکە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنێکی کارگێڕی و چاودێریە یعنی دەتوانی بەشێکی زۆری ئیشە ئیداریەکانی خەڵک ڕاپەڕێنی ئەمە گرنگێکی زۆری هەبوو بۆ هاوڵاتیان بە نمونەگەر هاوڵاتیەک بێوێ دێرەوە بچێ بۆ هەولێر بۆ ئیمزایەک ڕەنگە بە هەفتەیەک بچێ بمێنێتەوە بەڵام لێرە لە ڕێی پارێزگای سلێمانیەوە دەکرات دەتوانێت چاودێرێکی باش بیت چاودێری دام و دەستگاکان بێ لە ڕووی فەسادی ئیداری و کارگێڕی و مالی و دارایی ئەمە دەتوانی پارێزگاکەی خۆت هەموو پارێزگایەک ئەگەر دەسەڵاتەکەی بۆ شۆڕ بکرێتەوە بەڵام بەو دەسەڵاتی کە ئەیدەنیە بەبێ ڕێگریکردن ئەوە دەتوانی باشترین خزمەت بە حکومڕانی بکەیت بە هاوڵاتیان بکەیت لە لێپرسینەوە لە دام و دەستگاکانە لە بەڕێوەبەرەکانە لە قایم قامەکانە لە مدیرناحیەکانە بیزاد دەسەڵاتی چاودێری ڕۆڵێکی گرنگی هەیە لە هەموو دنیای چاودێری زۆر گرنگە بۆی بەسەر ئەو مؤسسانەیە چاودێربی بۆی توانن ڕۆتینات کەمکەنەوە گەندەڵی نەهێرن شەفا بن لە کارەکانیانە بەڵام وەکوتم ئاماژەشم پێیا حکوومەتی هەرێم ناوێت دەیەوێت قوتبی دەسەڵات قوتبی بڕیاردان لە تەنها شخصێکا کۆکاتەوە ئەگەر ئەو بڕیارە لای ئەو نەبێ بێگومان بەهای کەمە بێتەوە دەسەڵاتی نامێنێ ڕەنگە بە جۆرێکی کە تەفسیری بۆ بکە بۆیە دوای ئەو هەموو هەوڵێک کە یامان هەوڵێکی زۆر درا کە دەسەڵاتی کارگێڕی و مالی بۆ ئەنجومەنی پارێزگاکان شۆڕ بکێتەوە چەندین هەوڵی لە ئەملاولا بە
ئێمە کۆمەڵێ پرۆژەمان هەتا لە ڕێی فراکسیۆنەکانەوە بەجیا بێ بە شخصی بێ پرۆژەی جوانمان تەقدیم بە سەرۆکایەتی حکومەتی هەرێم کرد بۆ ئەوی دەسەڵاتی لا مرکزی شۆڕکەنەوە بۆ پارێزگاکان بەڵام بەداخەوە تا ئیستر جوابی نایەنێتەوە هیچ وەڵامێک نییە بۆ بڵێ ئاماژەت بۆدا کە بەشێک لە دەسەڵاتەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ دەگوازرایەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و هەر ئەمەش بۆ هۆکاری نیگەرانی دەسەڵات لەو ڕووە بەڵام لە هەمان کاتدا ئەرکی سەرشانی حکوومەتیشی سوک نەدەکردەوەی کە ئێوە نوێنەرێکی ڕاستەقینەی حکوومەت دەبن لە هەرکام لە پارێزگاکانی خۆتان بەڵێ بەدڵنیاییەوە ئەرکی حکومە زۆر سوکە بووی لە بەرەوەی ئێستا تۆ حکومە دەبینە ئەم هەموو ئەرکە زیاتر کەڵەکە بووە بە سەرشانی خۆیان بەڵام تۆ گەر دەسەڵاتی بە پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگاکان ئەم قورسایی بارشانی خۆی کەمی دەکردوانەیە کۆمەڵی دەسەڵات ئەگەرمی ئێمە بیدا بە ئێمە لە ڕێی حکومەت خۆی کەمە بێتەوە فەرمونون ئەنجومەنی پارێزگاکان لە ڕێی محافەزەوە ئەم شتانە لە دەسەڵاتی ئێوە بیکەن بەڵام نەیویستوە بیکات بە دڵنیاییەوە دەسەڵاتەکانی گرانی سەرشانی حکومەتیش کەمە بۆوانێ گلەی و گازەندەی خەڵکیش کەمە بۆ کە تۆ دەسەڵاتەکەت بدەیت بە کەسێ بەڵام من پێم وایە ئەوانە بە هیچ جۆرە نیانویستۆ دەسەڵات دەیانەوێ هەتایە دەسەڵات لای خۆیان بێتتر سەرۆک خۆیان بن دەسەڵات ئەمە بە بەرنامەیە لە مێشکیانە هەر لە ڕووی سایکۆلۆژی و نەفسیەتەوە عنی ئەمان وایان لێ هاتووە تەنها خۆیان یەکەم بن تەنها خۆیان بڕیاردەر و دەسەڵات من لە هەرێمی کوردستانە ئیتر باش یا خراپ دەرەنجامەکانیشی ئەوان پێیان قبول نییە کە هاوڵاتیان چەندێک لە دۆخێکی خراپە بن یاخود بارگرانی دروستکە بۆ هاوڵات زۆر باشە دەگەڕێم وەلای بەڕێستان کاک بێستون دەگەڕێمەوە لای جەنابەت ئەنجام نەدانی پرۆسە دیموکراتیەکان لە هەر وڵاتێک بۆ هەر موسسەیەکی فەرمی ئەو وڵاتە نابێتە هۆی لەباربردنی دیموکراسی وەک ئەوەی کە ئێستا وەک خۆتان دەزانن باو باوی پیا هەڵدانە بە دیموکراسی و حکومی تاکە کەس و ئازادی ڕادەربڕین و ئەوەی کە لە چوارچەوەی دیموکراتیدا هاوڵاتی سنتەر بێ لە هەڵبژاردننی نوێنەرەکانی خۆیان بۆ هەردەم و دەستگایەکی فەرمی بۆ خۆی هەموو ئەو وڵاتانەی کە پاشقانێشی شۆڕژێریان هەیە و لە ڕێگەی پرۆسی دیموکراسیەتەوە نانە دەسەڵات ئەو ئیشکالیان هەیە لەبەرەوەی بە پرۆسەیەکی دیموکراسیەتدا تێپەڕ نەبوون لە دروستبوونیانەوە بۆیە زۆر ئاسان نییە کە تۆ بتوێ بە پرۆسەیەکی دیموکراسی ئەوان لە مەلعەبەکە لە یادیەکە بخەیە دەرەوە کێشەی ئەم دەسەڵاتی ئێمە بەداخەوە ئەوەیە کە دیموکراسیەتی تا ئەو شوێنە قبوڵە کە خۆی تێدا سەرکەوتووە کە خۆی تێدا سەرۆکە خۆی تێدا هەموو شتێکە بەڵام لەو شوێنێک کە دەسەڵاتەکانی کەم دەبێتەوە ئیتر دیموکراسیەتیش سنووری بۆ دادەنێ بۆ نمونە تۆ کە کاتی هەڵبژاردنەکاندا دێت بۆی هەر موسسەیەکی دەستوری لە وڵاتە هەڵبژاردننی بۆ ئەنجام بدرێت ئەوان بە ئامانجی ئەوەی کە خەڵک بێهیوا بکەن و نەڕوا بە بەشداری پرۆسە سیاسیەکان بکات زۆربەی کات یاخود کاتەکەی بە گونجاو نازانن وا هەز ناکەن کە ئەمە دەبێتە هۆی سەرکەوتنی ئەوان ئەمە یەک یاخود زۆر جاران هەر خودی موسسەکە بە پێویست نازانن چونکە خۆیان بە بەدیلی ئەم موسسەیە دەزانن بۆیە زۆربەی کات ئەگەر سەیری ئەزمموی وڵاتان بکەین هەر وڵاتێک کە لە سکەی دیموکراسیەت و پرۆسە سیاسی و ئاسایی و یاساییەکانی خۆی دەردەچێت زۆربەی کات گروپی یاخی زۆربەی کات دەرەچەی نائاسایی و یاسایی دروست دەبێت لەلایەن خەڵکەکەوە بۆ بەڕەنگاربوونەوەی ئەم دەسەڵاتە ئێمە بینیمان لەلایەن خەڵکەوە خەڵک ڕژایە سەرشەقام بە شێوەیەکی سروشتی خەڵک ڕژایە سەرشەقام کوژرا و کەوتەوە هەوڵی زۆر درا بەڵام کێشەکە ئەوەیە دوجار دەسەڵاتوانی سەرکوتی ئەم هەمووانە بکات بۆیە پێویست دەکات هەم پارتە سیاسیەکان دەستگا ڕاگەیاندنەکان میدیاکان خەڵک بە شێوەیەکی گشتی ئەمانە هەر یەکە و بە جۆرێک هەوڵ داد بۆ ئەوەی کە پرۆسەی دیموکراسی لەبار نەچێت چونکە دوجار پرۆسەی دیموکراسی تەنها دەسەڵاتدار کە لەبار دەچێت تەنها دەسەڵاتدار قازانج دەکات ئەوەی تر پارتە سیاسیەکان ئەوانەی کە لە دەسەڵات دانین خەڵکەکە بە شێوەیەکی گشتی زەرمەند دەبێت چونکە ئەو دەستی ئەو لە پرۆسە سیاسیەکە دوور دەکەوێتەوە تۆ کە کەسێک هەڵدەبژێری بۆ ئەوی بێتە ئەندام پەرلەمان بۆ ئەوی بێتە نوێنەری تۆ 4 ساڵ ئەزمموونێکی جوانی پیشان نەدا مافیەوە تێ بۆ ئەوی 4 ساڵ لای بدەیت کەسێکتر هەڵبژێری بۆ ئەوی بێتە نوێنەرت بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەم نوێنەرە لە دوای تەوابوونی 4 ساڵەکەی خۆی ئەو هەر خۆی بە نوێنەری تۆ بزانێ هەر بەناوی ئەم شەرعیەتەوە بەردەوام بێ لەم کاری خۆی ئەمە کێشەکە لێرە دروست دەبێت بۆیە
هاوڵاتی دەبێت زۆر وریانەتر مامەڵە لەگەڵ ئەم شتە بکات دەکرێت لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە زۆر جاران سزای ئەمانە بدات کە پێشێلکاری دەکەن و یاساکان پێشێل دەکەن ئەمە قەت نابێتە چارەسەر کە تۆ سیرکەی نزیکەی نیوەی هاوڵاتیانی کوردستان کە بایکۆتی پرۆسی هەڵبژاردن دەکات ئەمە چارەسەر نییە تەمان ئەمە دەرەنجامی بێهیواکردنی خەڵکە لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە پێویستە هاوڵاتی وریانەتر مامەڵە بکات بایکۆتکردن واتە درێژەدان بە دەسەڵاتێکی نائاسایی دیکتاتۆرانە پێویست دەکات ئەم بایکۆتەی کە تۆ بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکەی دەنگێکت هەبێت لەم پرۆسەیە بۆ ئەوی بتانی بەلای کەم کەسێکتر هەڵبژێری کە پێشتر تاقیت کردوتەوە یا تۆزێک سەرکەوتوو بووە بۆیە دەکرێت فشار بکرێت لە دروستکردنی موسەساتی دەستوری لە ڕێگەی پارتە سیاسیەکانەوە بۆ نمونە ئێستا ڕاگەیاندراوە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت باشە لە هەمان کاتدا لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە کاتی ئەنجومەنی پارێزەکان کۆتایی دێ بەڵام بەڕاستی هیچ بەرەنگاربوونەوەکو هیچ ناڕەزایەتێکی گەورەمان نەبیست نە لە شەقام نە لە پارتە سیاسەکان کە زەرمەندی یەکەم ئەمە ئەوانن نەمان بینی پارتە سیاسەکان بێن لە ڕێگەی پرۆسە دیموکراسیەکانەوە لە ڕێگەی پرۆسە مەدەنیەکانەوە لە ڕێگەی فشارکردنە سەر دەسەڵات بتوانن وا لەو دەسەڵات کە تەنانە لە ڕێگەی میدیاکانەوە ئەخر بەس ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی پارتی و یەکێتیدان نزیکەی دەیان دەستگای ڕاگەیاندنیان لەبەردەستا بۆ نان وەکو ئەو بەرنامەی جەنابێت زەخت کەن فشار بکەن بۆ ئەوی بەلایکەم بۆ خەڵک ڕوون کرێتەوە ئەمە ئەم دەستگایە کاتەکەی بەسەر چووە کە ڕوون کرایەوە لە بەرچاوی خەڵک ناشرین بکرێت کە ئەم دەسەڵاتە دەوێت بە شێوەیەکی نادیموکراسیانە بە شێوەیەکی دیکتاتۆرانە درێژە بە دەسەڵاتی خۆی بدات بەڵام بەداخەوە ئەممان نەبینی زۆر باشە ویستم شتێک جەنابەت بخەمەوە کە پێشتر ئاماژەت پێدا باست لە تێکەڵبوونی دەسەڵاتەکانی ئەنجومەنی شورا کرد لەگەڵ پەرلەمانی کوردستان بە بڕای بەڕێستان وەک پارێزەرێک وەک یاساناسێک پەرلەمانی کوردستان خۆی خاوەنی ئەو ئیرادەیە نەبووە کە بڕیار لەسەر چارەنووسە لەسەر پرۆسە چارەنووسازەکان بدا بە تایبەتی بابەتی پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا یاخود هایمەنەی حزبە دەسەڵاتەکان وای کردووە کە پارلەمان بچووک بکرێتەوە و بکرێتە ئەو دەستگای کە شوێنی یەکلایبوونەوەی خواستەکانیان بێت. پێشتر ئاماژەم بە شتێک کرد زۆر جاران کە موسەسەیەکی دەستوری باڵا وەکو سەرۆکایەتی هەرێم دامەزرێنراوە بەڕاستی لە ذهنی زۆرێکمان ئەوە نەخشاوە کە ئەم موسەسە بریتە لە فڵان کەس کاتێک خەتەریاتێک ترسناچێک لەسەر ئەم پۆستە دروست دەبێ ڕێک ئەو دوو دەسەڵات ئەو بەتایبەتی کە ئەو پارتە سیاسی کە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم لەلای ئەو بوو دەیەوێت درێژە بەم دەسەڵاتی خۆی بدات دوو خول بە شێوەیەکی یاسایی و ئاسایی درێژە بە دەسەڵاتەکە خۆیدا 2 ساڵی تریش لە ڕێگەی بڕیارێکی ئەنجومەنی شورا و 2 ساڵی تریش بە شێوەیەکی نائاسایی و یاسایی درێژەی پێدا بەڵام کە پەرلەمان کە ئیشی سەرەکی خۆیەتی دێت عیلاجی ئەم کێشەیە بکە ئەم فەراغە دەستوریە بکات دەبینین تووشی بەرەنگاربوونەوەیەکی گەورە دەبێت کە پەرلەمان پەک دەخرێت کە بەرلەمان کۆتای پەرلەمان پەکخرا لەما ئەو ماوە دوور و درێژە دوجار کە پەرلەمانیش دیسان بە شێوەیەکی نائاسایی بە شێوەیەکی نایاسایی دەستی بە کارەکانی خۆ کردەوە دەبینین خۆی لە پرۆسەکە دەدەستەوە ئەویش ئەوەیە دێ یاسایەک دەردەکات ئەو ئەرکی کە لەسەر شانی خۆتی جێبەجێ بکات بۆ خۆی نایکات دەیسپێری بە پەرلەمانی داهاتوو پێویستە ئەو لە یەکلای بکاتەوە من بەڕاستی وەکو گلەیەک لە حزب با بڵێن ئەوانەی کە پێیان دەوترێت مەعارەزە بیکەم بەڕاستی لە کاتی هەبوونی کێشەی سەرۆکایەتی هەرێم دەکرا هەندێک نەرمی بنوێندرێ دەکرا هەندێک نەرمی بنوێندرێ لە پێناوی ئەوەی کە ئەو فەراغە یاساییە ئەو فەراغە یاسایە دروست نەبێتن و دەستوریش بنووسرێتەوە چونکە من بەڕاستی پێم وایە بوونی دەستورێکی خراپ باشترە لە نەبوونی دەستور ناکرێت تۆ بڵێ یان هەمووی یاخود هیچ ڕاستە نەرمیش زۆر نوێنرا لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و لەلایەن پارتە سیاسەکانەوە بەڵام لە بەرامبەردا نەرمیمان نەبینی لە ئەو پارتێک کە دەسەڵات سەرۆکایەتی هەرێم بەڵام دەکرا زۆر حەکیمانەتن تەنانەت من ئیمانم بەوەش هەیە کە پارتەکانی دەرەوەی دەسەڵات هەوڵ بدەن پاڵپشتی نێودەوڵەتی ئیقلیمی بەدەست بێنن لە بۆ ڕاکانی خۆیان چونکە ئێمە دوجار ئەمە جگە لە ناوخۆ
بەڕاستی زۆر جاران پاڵپشتێ نێودەوڵەتی و هەرێمیەکان وا دەکات کە دەسەڵاتی سەپێنرا و بەردەوام بێ و درێژە بە دەسەڵاتی خۆی بدا بێ ئەوەی لە ناوخۆ بترسێت نەت هێزێکی شەبی لە دەرەوە فشاری بکاتە سەر. بۆیە من بەڕاست یەکێک لە با بڵێن لە خاڵە لاوازەکانی ئەو حزبانە لە دەرەوەی پارتیەچێتن ئەوەیە کە بەڕاستی تاکو ئێستا هەوڵێکی جدیان نەداوە کە پاڵپشتی هەرێمی و نێودەوڵەتی بەدەستبێنن بۆ داوا ڕەوا و یاسایی و ئاساییەکانیان بۆ ڕاستکردنەوەی پرۆسی سیاسی لە کوردستان. دەبینین ئەوان پاڵپشتی نێودەوڵەتی هەرێم بەدەستێنن بۆ بەلاڕێبردننی پرۆسی سیاسی، بەڵام بە پێچەوانەوە ئەوان هەوڵ نادەن. ئەمەش هەڵەیە کە پێویستە سەر بکرێت. زۆر باشە. خاتون ڕاستە میوانەکەی هەولێرمان پارێزەرە، بەڵام کۆمەڵێک نەقدی سیاسی گرت جەنابیشت لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێم وابێ لەگەڵ بەشێک لە وەڵامەکانی هاوڕابووی بەوەی کا دەڵێت دەبواە پارتەکانی دەرەوەی دەسەڵات لەسەر پەخستنی دامەزراوە شەرعیەکان یاخود ماوەی یاسایی تەوابوون یاسایی بە نمونەی سەرۆکاتی هەرێم بە تایبەت کە ئێستا دووبارە دەویسترێکە بۆ نمونە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان لەبەری ئەوەی کە وەک ئەوەی کە پرۆژەی بۆ پێشکەش کرابوو هەموار بکرێتەوە جارێکی دیکە سەرکراوە بەوەی کە لە ساحەکە بکرێتە دەرەوە و تەنیا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ڕای بەڕێستان لەو بارەوە چییە؟ من هاوڕام لەگەڵ ئەو برا بەڕێزەیە ڕاستەکات بەداخەوە کە ئێستا دەبینیم هەموو موسسەیە لە کار کەوتووە هیچ دەستگایەک وەک پێویست گرنگی بە بوارە نایە لە ڕووی ڕاگەیاندنەوە. دەبینینم هەموو ڕێکخراوەمانە بێ پێم وابێ هەڵەنە بەم لە سلێمانی 1300 ڕێکخراوە شتێکی وایە هەمانە ئەی بۆ کار لەسەر ئەمە ناکەن، ئەی بۆم هەموو دام و دەستگایەمە هەمووی علامەمانەیە هیچی کار لەسەر ئەمە ناکەن کە ئەمە خەتەرێکی زۆرە کە ئەم موسسانە لە کار کەوتون. ڕاستە منیش لەگەڵیان بەڕاستی ئەم پرۆسەی کە ئێستا بەم شێوەیە دروست بووە هەمووی لە ئەنجامی ئەو تەشەنوجە سیاسی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بۆ ڕوویاوە. ئیتر ئەگەر بە هەر شتێک ناوێنەی باش بێ یا خراپ بێ، بەڵام ئەمە لە ئەنجامی عینادیەکی زۆر لە بینی دوو حیزبا من بە سەراحەتەی ڵێم کە یەکیشان پێداگر بووە لە بەڕێوەچوونی سیستم و قانون لە هەرێمی کوردستان، ئەویش کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی تا بەیەکەوەمانەوانێ لایەنەکەی تریش پارتی بوو کە دەیویست سەرۆکێکی هەتاتایی بمێنێتەوە. بەڕاستی ئەمە کاریگەریەکی زۆر زۆری دروست کردووە لەسەر دواخستنی پرۆسەی دیموکراسی لەسەر هەڵبژاردنەکان. هێشتا ئەم تەشەنوجە هێور و خاو نەبووتەوانێت کە ڕوویاوە. پێم وایە ئەوەی ئێستا ڕاستەکەی کە ڕوویاوە کۆمەڵی پرۆژە ڕوویاوە، چونکە ئێستا بابەتەکەی ئێمەش ئەنجومەنی پارێزگاش پەیوەستە بە پەرلەمانەوە. یعنی بەڕاستی ئەنجومەنی پارێزگاش تەنها تاکە شوێن کە لە ژێر چاودێریە بێ پەرلەمانی کوردستان دەتوانێت چاودێری بکات. من لە ماوەی ئەم 2 ساڵی پێشوە پەرلەمانەکان پەچی کەوتبوو نەتوانرا یاسای ژمارە 3 ساڵی 2009 ڕەشنووسەکەیمان ئامادە کرد بۆ هەمواری کەرەوە. کۆمەڵێ بڕگەوشتی هەیە کە ڕەنگە تەزاڕب بێ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە، کۆمەڵێشت کە پەیوەست بوو بەلا مەرکەزیەتی کارگەڕی و دارایی ئەوش نەتوانرا هەموار بکرێت. ئەگەر بکرایەوە ڕەنبوو ئێمەش ئەگەر دەسەڵاتەکانە زیاتر بۆیە کاری باشتر لێ بکردایە. بەدڵنیایەوە هەمووی لە پەرلەمانەوە گرفتێکی بوو. ئەو بۆ ئەنجومەنی شورایان بەکارێنە ئەنجومەنی شوراش بەڕاستی خۆتۆ ناکرێ یاسا وەکو لاستیکێک بەکاربێنی بیکشێنی بە ئارەزوی خۆی لەکوێدا بە مەسلحەتی خۆتە کشی زیاتر بکەیت و لەکوێ ناتەوێ کەمی کەیتەوانی. ئەنجومەنی شوراش هەمووان دەزانن کە سەر بە باڵای دوو جیهەتی ڕسمیە لە هەرێمی کوردستان و بڕیارەکانیان لەژێر کاریگەری و هەژمونی هەردوو پارتەکەیان کارەکەن. بەداخەوە سوڵتەی قەزاش کە ئەمەش گرنگە لە هەرێمی، ئەمانە هەمووی کاریگەرن. سوڵتەی قەزا دادوەری زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە، ئەمەش بە حیزبی کراوە، ئەمانەش ئیفلیجی کردوون، ناتوانن هەردوو پارتەکە بجوڵێنن، ناتوانن بانگەشەیەکی زۆر بکەن یاخو لە ڕووی ڕگلامیەوە ئەما قەزاش بێتە سەرخەت لەسەرەوەی کە ناکرێت ئەم دامەزراوانە بەم شێوەیە پەچیان بخرێت. ئەمانە هەمووی کاریگەرە. بەڵام من وەک خۆم یعنی پێم باش بۆ پرۆژەی کە دوێنێ باسیەکەن ڕاستە لە ماوەی ڕابردووە پاکێجێکی زۆر لەلایەن هەموو حیزبەکانەوە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم پێشکەش بە پەرلەمان کرا. ئەوە بوو کە بینیمان سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێدرێت. ئەو ئەنجامەکەی بوو کە بینیمان هەردوو حیزب مانەوە حیزبەکانی تر هاوڵی نیوە ناڕێبوون. بەڵام من پێم باشە ئومێدێکە کەم کە ئەوەی کە دوێنێ کراوە تا ڕادەیە موسسەیە هەنگاو بە هەنگاو بڕۆی لەگەڵی
هەڵپەسێرێت تاوەکو بتوانین لە خولی پێنجەمی پەرلەمان لە یەکەم دانیشتنە ئەگەر ئەم مؤسسەیەش بڕیاری لەسەدرێت دەستورێکی باشمان هەبێت پێم وایە وردە بارودۆخ و سیستەمی هەڵبژاردنەکانیش بەرەو ڕێچکەیەکی دیاریکراوی خۆی دەڕۆن لە ئایندە. زۆر باشە من حەز دەکەم لەسەر نەقدی کاک بێستون لە هەولێر پرسیارێک لە بەڕێستان بکەم و ئێوەش ڕوونکردنەوەی زیاترمان بدەنێ. دەبینین کە سەبارەت بە پەکخستنی دام و دامەزراوە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و بە سەرچوونی ماوەی یاساییان و سڕکردنی بەشێکیان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یاخود پارتەکانی دەرەوەی پرۆسەی گەندەڵی با ڕێکخراوەکانیانەوە جموجۆڵێکی ئەوتۆی ڕێکخراوەیی و یعلامیان دروست نەکردو. پێ دوانیە هەر لەوە سەرچاوە بگرێت کە بەشێکی زۆری شەقامی کوردی بێهیوا بووە لە دەرەنجامی ساختەکاریەکان کە لەم دوایانە لە هەڵبژاردنەکان کراوە ئەم بێهیوایە جارێکی تر پارتەکانی گرتبێتەوە. بەدڵنیاییەوە ئەوەش وتەیەکی جوانە هەردوو پارتی دەسەڵاتدار ناومێدێکی گەورەیان لە ناو خەڵکا دروست کردووە. بەداخەوە دەبینی ئەو دۆخە ئابوورەی کە 4 ساڵی پێشوو ئەمە کاریگەری کرد لەسەر هەڵبژاردنەکان ناومێدی بە قازانجی هەردوو دەسەڵات کە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن نەکەن ئەمانە کاریگەرێکی زۆری لەسەر هاوڵاتیان کردووە بە دڵنیاییەوە لەسەر پارتە سیاسیەکانیش هەریەکە بڵێ تونەڵی بەشی خۆی کاریگەری لەسەری دروست کردووە. بەڵام من دەڵێم نابێ بێهیوا بین، نابێ بێ ئەمەل بین، خەڵک چاوی لێمانە، چاوی لە پارتە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵاتە. ڕاستە ئەوەی لە 12 ئایارا کردیان هەڵبژاردن نەبوو، بەڕاستی ئەوە مەهزەلە بوو. یعنی بەس ناوی منێ هەڵبژار ئەوە مەهزەلەیەک بوو کە بەسەر هاوڵاتیانە هێنا ئەوە بوو هاوڵاتیانێ ناومێت کرد بۆ ئەوی تر باوەڕیان بە هەڵبژاردن نەمێنێ. بەڵام من هیواخوازم داواش لە هاوڵاتیانەکەم هیچ کاتێ ناومێد نەبن. دەبێ ئینسان نابێ مرۆڤ بێ ئومێد بێ، لە ئومێدا شت دەکرێت، لە بێ ئومێدیە هیچ ناکرێ. بەڵێ ئەرکی هەموو پارتە سیاسیەکانە، ئەرکی هەموو ڕێکخراوەکانە ئەوانەی دەرەوەی دەسەڵات بتوانن بەردەوام لینچێک دیبیتێک دروستکەنەوە لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتە، بتوانن کۆمەڵێک وەڕکشۆ بێ، دیبیت بێ، چالاکیی ناوەنەی خەرچێکی ناوەنەی بکەنەوە بۆ ئەوی بتوانن ئومێدێکی گەورە بە هاوڵاتیان بنەوە بۆ ئەوی لە هەڵبژاردنەکانی سینۆ کە پێم وایە ئەگەر ئەکرێیانە بۆ ئەوی بتوان بە گروتینێکی ترەوە هاوڵاتیان بەشدار بن. چونکە هەر بەشداری نەکردنی هاوڵاتیان بە قازانجی هەردوو حیزبی دەسەڵاتە بەمانەوەی درێژەدان بە سیاسەتی خراپی ئەم دوو هێزەیە. بۆیە دەبێ کاری لە پێشینەمانەوە بێ کە هاوڵاتیان بێ ئومێدیان پێ ببەخشینەوانە بۆی بتوانن لە داهاتووە بەشدار بن لە پرۆسی سیاسی و لە هەڵبژاردنەکان. چونکە تەنها بە هەڵبژاردن دەتوانیت سیستەمی حکومڕانی و دۆخی ژیانی خەڵکو و هەروەها بنەمای پێشکەوتنی هەر وڵاتێک بە هەڵبژاردن و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانیەوە دەگۆڕێت. بەڵێ زۆر سپاس. دواتر دەگەرم لای بەڕێستان. کاک بێستون پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پارلەمانی کوردستان لە دانیشتنێکدا دەسەڵاتەکانی یاخود یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانی هەڵپەساردووە واتە سەر کردووە. پرسیارەکەم بە بەڕێستانەوەیە کە بوونی سەرۆکاتی هەرێمی کوردستان یاخود بوونی خودی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان گرنگ و پێویستیەکی حتمیە یاخود ڕێکەوتنی دوولایانی سیاسیە وەک مامەڵەیەکی بازرگانی؟ بەدڵنیاییەوە تاکو ئێستا کە سەرۆکاتی هەرێم وجودی هەبوو تا ساڵی 2017 بریتی بوو لە ڕێکەوتنێشی ئاشکرای نێوان پارتی و یەکێتی کە سەرۆکاتی هەرێم بۆ پارتی بێ و سەرۆکاتی کۆمار بۆ یەکێتی بێت. بەڵام دەبینین ئێستا کە سەرۆکاتی هەرێمیش نەماوە بەردەوام پارتی باز لەوە دەکات کە پێویستە سەرۆکاتی کۆمار بۆ ئەو لایەنە بێت کە زۆرترین کورسی هەیە، چکە پێشتر بەپێ ڕێکەوتنێک ئەو پۆستە بە یەکێتی درابوو. بەڵام بەدڵنیاییەوە هەر دەستگایەک گرنگجی و ئەهمیەتی خۆی هەیە بۆ ئەو وڵاتە دەکرێت سوودی لێوەربگرێت. ڕاستە ئێمە دەستگای سەرۆکایەتی هەرێم ئەزمونێکی باشمان نەبوو لەگەڵی لەبەرەوەی زۆربەی کات وەکو دەستگایەکی حزبی مامەڵەی کردووە تا ڕادەیەک نەوەک وەکو موسسەیەکی دەستوری. دەبینین لە دەرئەنجامەکانی ڕیفراندۆم بۆمان بەدیار کەوت کە سەرۆکایەتی هەرێم
ئەو هەموو ساڵە کە ئیدعای دروستبوونی پەیوەندی دیبلۆماسی و سیاسی نێودەوڵەتی و هەرێمی دەکرد بینیمان کە لە کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم ئەم هەموو بانگەشەیە چیان لێ دەرچوو چکە بەداخەوە زۆربەی کات ئەم پەیوەندیانە لە بۆ بەرژەوەندی تایبەتی و حزبی بەکارهێنرا نەکوەکو موەسسەسەیەکی دەوڵەت کە ئیشی حکومڕانی بکات ئیشی دەوڵەت داری بکات لەو وڵاتە بە ئیش بۆ ئەو وڵاتە بکات بزانین چۆن ئەم وڵاتە دەخاتە سەرسکەی ڕاستەڕێی خۆی بەڵام دەشکرێت ئێمە لە دەرەوەی دەستگای سەرۆکایەتی هەرێمیش دەسەڵاتەکانی دابەشکەن بەسەر هەر یەک لە سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەریش دەسەڵاتی دادوەری دەکرێت دەسەڵاتەکانی دابەشکرێت بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو ئەو دەستگایەش لە پەرلەمانی داهاتوو کە پێم وانە بە ئاسانی بتوانێت پەرلەمانی داهاتوو بتوانێت ئەم کێشەیە حەل بکات چکە دوجار ئەمە وەکو موەسسەسەیەکی دەستوری پەیوەندیدارە بە هەڕەمە هەرێک فراوانەکە و استراتیژیەکەی بەڕێوەبردننی وڵات چونکە ئەگەر هاتوو ئیتیفاق کرا لەسەری کە ئەم موەسسەسە بەردەوام بێت تۆ پێویست دەکات ئەمە لە دەستوری ئەم هەرێمە تەسبیت بکرێت بەڵام کێشەکە ئەوەیە کە تۆ لایەنێکی سیاسی دەڵێ پێویستە ئەم موەسسەسە وا بەڕێوەبردرێ لایەنێشتر پێویست دەکات دەڵێ ئەم موەسسەسە پێویستە وا بەڕێوەبردرێ هیچ لایەنیشان ئامادە نەبن تۆزێک لە داواکاریەکانیان کەم بکەنەوە ئەلەم حاڵەتە وەکەوەی ئێستامان بەسەر دێت کە ناچارین بۆ خۆدزینەوە لە کێشەکە بۆ چارەسەر نەبوونی کە چارەسەر نابێت ناچاری ئەم کێشێت تاجیل دەکەی تاکو پەرلەمانی داهاتوو بە دڵنیاییەوەش پەرلەمانی داهاتوو کە لەدایک دەبێت کۆمەڵک کێشە لەگەڵ خۆی لەدایک دەبێت بە دڵنیاییەوە ناپرژێتە سەرەوەی کە بە ئاسانی بتوانانی ئەم کێشەیە یەکلا بکاتەوە بۆیە وای نابینم بە ئاسانی بتوانن چارەسەری بکەن. زۆر باشە ئەوە وەکو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە لایەنی پێداگر و لایەنی بەرهەڵسکار لە پرۆسەی یەکلای بوونەوەی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیان پێویستە هاوڵاتی چی بکات بۆ ئەوەی کە پرۆسە دیموکراسیەکان لە هەرێمی کوردستان بەردەوام بن؟ بە دڵنیاییەوە ئیشی هەرە گەورە لەسەر هاوڵاتیانە ڕاستە مەسەڵەن ئێمە زۆربەی کات پارتە سیاسیەکان لەبین وەکو کارکتەری سیاسی مامەڵە دەکەن بەڵام دوجار ئەم پارتە سیاسیانە دەسەڵاتیان وەکو خەتە ڕئیسیەکەیان لە بەردەستی هاوڵاتیە ئەمە هاوڵاتیە بە حزبێک دەڵێت تۆ حکمڕانی ئەم وڵاتە دەکات بە حزبێک تریش دەڵێت تۆ 4 کورسی هەبێ بەوەی تر یەک کورسی هەبێ ئەمە هاوڵاتیە دەتوانێت شوێن پەنجەی خۆی بەسەر ئەم دەسەڵاتە بسەپێنێ بەڵام کێشەی ئەم وڵاتی ئێمە ئەوەیە بەڕاستی بەداوای لێبرنەوە هاوڵاتیانی ئێمە هۆشیاری سیاسیان بەڕاستی بەو شێوە بەرز نییە کە بتوانێت چۆن سکەی پرۆسەی سیاسی و دیموکراسیەکەی وڵات بگەڕێنێتەوە سەر سکەی خۆی دەبینی بە تەریقەیەکی هەڵا هەوڵ دەدات پرۆسەی سیاسی ڕاست بکاتەوە بەنمونە دەوێت بایکۆت بکات کە پایکۆت هیچ شوێنەوارێکی یاسایی بەسەر دەسەڵات بەجێ نایەڵێ بەڵام دەبینی تۆ ئەگەر ئەو 150 کە خەڵک بایکۆتی کردەوە بە دڵنیاییەوە زۆرینەی ڕەهای لەو خەڵکانن کە ناڕازین لە بارودۆخی ژیانیان ناڕازین لە حزبە سیاسیەکان تەنها ئەو 150 ئەگەر بیەوێ خۆی یەکلا بکاتەوە ئەگەر بیەوێ گۆڕانکاری لەم دەسەڵاتە بکات دەتوانی ئیشی یەک جار گەورە بکات ئێمە بینیمان لە کاتی خۆپشاندانەکان کە کاتێک خۆپشاندانەکان بەرفراوان بۆ هەموو شارەکانی کوردستانی گرتەوە بە ماوەی چەند ڕۆژێک دەسەڵاتی سیاسی ئەنجومەنی وەزیران ناچار بوو کە ئەگەر نسبەیەکیش بێت لە موچەی هاوڵاتیان دەستکاری بکات ئێمە بینیمان کە دەکرێت لە ڕێگەی فشاری پارتە سیاسیەکانەوە توانیان دەنگەکانی کە لە ڕێگەی جیهازەوە هەژمار کرابوون لە ڕێگەی فشارەوە لە ڕێگەی فشاری میدیا لە ڕێگەی پارتە سیاسەکانەوە توانرا بڕیار دەربکرێت یاساکە هەموار بکرێتەوە پرۆسەکە دووبارە ئەگەر جزئیش بێت ئەگەر تا ڕادەیەک ئامانجی خۆشی بەتەواوی نەپێکارێت توانیان گۆڕانکاریەک بکەن یعنی هەمەلایەنە ئەرکەکە ئەرچی هەرە سەرەکی لەسەر هاوڵاتیە ئینجا پارتە سیاسیەکان لە ڕێگەی فشارە مەدەنی و سیاسی و یاسایەکانی خۆیان دەستگاکان ڕاگەاندن بەڕاستی دەتوانن ڕۆڵی زۆر کاریگەر ببینن بە تایبەتی ئەگەر هاتوو هەمانجێکی چاک لە نێوانیاندا هەبوو
کە تەرکیز و فۆکسێکی باش بکەنە سەر بابەتێکی دیاریکرا و دەتوانن ڕای گشتی لە کۆمەلگا دروست بکەن و ڕای جەماوەر بۆ ئاراستەیە ببەن. زۆر باشە. خاتون پێشتر باست کرد کە هەڵبژاردن پوختەترین پرۆسەی دیموکراتیەکە تێیدا ئەو کاتە دەتوانین ئومێد لەسەر شتێک هەڵبچنی کە هەڵبژاردن بکرێ یاخود تا هەڵبژاردن مابێ دەتوانین کە ئومێدمان بە گۆڕانکاریەکان هەبێت. لە حاڵەتی ئالۆزکردنی پرۆسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە پەکخستنی پەرلەمان لە بچووکردنەوەی ئەنجومەنی وەزیران بەوەی کە هەر وەزیرێک بتوانێت 2 تا 3 وەزارەت بەڕێوەبەرێت لە داخستنی پەرلەمانی کوردستان و دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەبینین کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕاستیدا دەنگێکی دلێر نەبوون لە شەقامدا کە بتوانن هەڵایەکی گەورە یاخود ڕایگشتی بجوڵێنن. خۆتان نەزانن کە جوڵاندنی شەقام و ڕایگشتی تەنیا پێویستنی بە پارتەکانی ئۆپۆزیسیۆنەوە. هەموو ئەو ڕێکخراوانەی کە خۆت ئاماژەت پێدا زیاد لە 1000 ڕێکخراو لە سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی کار دەکات، دەبێت مەهامێکیان هەبێت کە لەم کاتانەدا هاوتەریب لەگەڵ داواکاری ڕەوەکانی خەڵک بڕۆن. ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم بارودۆخانەدا چییە؟ بەڵێ ڕاستەکە یعنی ئەوە بەس تەنها پارتەکان نییە، تۆگەر حسابێکی بە هەڵبژارنەکانی پێشوو ڕەنگە لە سەداسی زیاتری هاوڵاتی دەنگی نەداوە، یعنی ئەمانە خەڵکیی ئاساین ڕەنگە باوەڕی بە هیچ نەبێ، بەڵام بەداخەوە یعنی خەڵکی ئێمە من پێم وایە ئەمانە هەمووی کاریگەری ئەوەیە کە تۆ لە وڵاتان دەبینی یەک حاڵەتی نائاسایی هەموو خەڵک ڕژێتە سەر شەقام. لای ئێمە بەدەیەت من ناڵێم یعنی بەکەمی ناگرمە خۆ پیشاندان و ناڕەزایەتیانی کە لە ماوەی پێشواکراوە، بەڵام ئەتوانم بڵێم نخبەیەکی کەم بووە بە سیفەتی ئەوەی ئێمە بمانێ و نەمانەوە لە هەرێمێک کاژین 1,300,000 موچەخۆرمان هەیە، زۆربەی دام و دەستگاکان مؤسساتی حکومی یعنی بەبەواتە فعلیەکەی دام و دەستگای فعلی حکومت نین بێلایەن بن، هەمووی بە حیزبی کراوە، یعنی هەر لە فەرمانبەر و لە هاوڵاتی و لە کەسێکی ئاسایی کە دەبینی یعنی کەمێک هەیە ئەمانە نخبەیەکی بێلایەن بن، هەمووی مؤسساتەکان هەمووی بە حیزبی کراوە هاوڵاتیان. ئەمە وای لە خەڵک کردووە کە ترسێکی هەبێ، مەقسەد بۆ مافەکەی خۆشی نەوێرە بێتە سەرجادا، بۆ داوای حەقی خۆی نەوێرێتە سەرجادا، بۆ دەنگانەکەشی دەبینی لە ئێستا هێزێکی سیاسی لە سلێمانیا سەیرەکەی سزای خەڵکیەداتەوانی ئەوانەی کە دەنگیان بەلایەنێکی کە داوە ئەمانە وای لێ کردو یعنی خەڵکیش ماندوو بۆ لە دەزەوەزعە لە دەست ئەوەی کە لە کۆنتترۆلی خۆیانە نەماون. ڕێکخراوەکانیش بەڵێ ئێمە ڕێکخراومان زۆرە ماگانە موچەیەکی زەبەلاحیان لەسەر حسابی حکومت وەرەگرەیەکان بۆ جێی هاوڵاتیان و خەڵکێکی ئاساییە، بەڵام ئەوانیش زۆر بە حیزبیە. تۆگەرە و دوو حیزبە نەبێتەوەرە من کەسێکی بەلایەنێت پێم بڵێ کە ڕێکخراوێکی هەبوو بێت دەگمەنە هەمووی هەردوو پارتە دەسەڵاتدارەکەیە، تەنها ئەوەی خۆیان کە تەوجیهیان نەکەن ئاڕاستەیان نەکەن لە مەساڵحیان نەبێت ناتوانن بجوڵێن، ڕەنگە دوایی تووشی بەرپرسیارەتی لێ پرسینەوە بن. ویستم شتێکیش ئاماژە پێ بم پێش کۆتایی هاتنی بەرنامەکە لە سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەوەی نووسراوێکم پێگەیشت، بەڵام کۆپیەکەی نا بە پێی بڕیاری ژمارە 29 56 26 2018 لە کۆبوونەوەی 47 لە 35 2018 ئەمە ئەنجومەنی وەزیران ئەمەی کردووە، هیوادارم لە داهاتوە ئەنجامی هەبێ. ئەنجومەنی وەزیران ڕەوانەی وەزارەتی ناوخۆی کردو و نووسراوە، ڕەنگە لە داهاتوە بگاتە دەستان بە وەزیری ناوخۆی ڕاستپاردووە بۆ ئامادەکردنی راپۆرتێک سەبارەت بە هەردوو یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و قەزا و ناحیەکان ژمارە 4 ساڵی 2009 یاسای ژمارە 3 ساڵی 2009 بە هەماهەنگی پارێزگارەکان سەرۆکی ئەنجومەنەکان ئەنجومەنی شورای هەرێم تا کۆتایی مانگی حوزەیران دواتر راپۆرتەکە بخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئەمە کرابوو من لە دوایە بەدەستم گەیشتەوە واتە مانگی حوزەیرانیش ڕۆی هیوادارم ئەنجومەنی وەزیران بتوانن وادەی هەڵبژاردنەکان ئەنجومەنی پارێزگاکانیش لە وادەی خۆیان دیاری بکەن. زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان خاتوسێوە خدر ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێز بێستون سوورچی پارێزەر کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرۆ لەگەڵمان بوو. خۆشەویستانم ئەماڵقەی دیوی دووەم پێشکەشکردن بەخوای گەورەتان دەسپێرم. شەوێکی شاد بەهەم لایەک.